سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام خوشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرس پێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە نەخۆشی شێرپەنجە دەکەین. پرسیار ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم ئایا نەخۆشی شێرپەنجە چییە و چەند جۆری هەیە؟ ئایا هۆکارەکانی دروستبوونی ئەم نەخۆشیە چییە؟ وا چۆن خۆمان لەم نەخۆشیە بپارێزین؟ ئایا ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان بە نەخۆشی شێرپەنجە جێگەی مەترسیە؟ وایە ئەم نەخۆشیە چارەسەری هەیە؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. نەخۆشی شێرپەنجە تێکچوونی نظامی خانەکانی لەشی مرۆڤە کە لە خانەیەکی ئاسایی دەرەچێت. ئەو بۆچوونەی کە خەڵک هەی بوو پێشتر لەسەر یاخود ئێستا هەندێک کەس واز دەکات لە ڕێی بەکتریایەکە یا ڤایرۆسێکە یا نەخۆشیەکە نەخێر. خانەکانی مرۆڤە سیستمی زۆربوونیان تێگەچێت. ئەگە بە سادەیی بۆت باس بکەم لە کاتی دروستبوونی برینێک لە دەستی مرۆڤ لە مێشێکی ئازێگێت بۆ ئەو شوێنەکە لەویا چەند خانەیەک لە ناوچوون دەسەکەم بە دروستبوونەوە کە ئەو شوێنە دروست بۆەوە لە حاڵەتی ئاساییە ئازێکی ترێت بۆ هەمان شوێن ئەڵێت ئەم شوێنە ئاسایی بۆ تۆ چیتە خانە دروست مەکە. لە شێرپەنجەیە ئەم سیستمی مرۆڤ تێگەچێ ئەو شوێنە بەردەوام خانە دروستەکە کە هیچ سوودێکی نیە و بەردەوامە بێت ڕاناوەستێت کە دوای لە شێوەی لوو یاخود گرێ دەرەکەوێت کە پێ وترێ گرەی شێرپەنجەیی. بەڵێ نەخۆشخانەیەکی وایمە دوو جۆر شێرپەنجە پۆلێرمان کردوون. یەکیان تایبەتە بە شێرپەنجەی خوێن و لیمفەگرەکان، دووهەمیان بە شێرپەنجە ڕقەکان ناو دەبرێن یاخود سۆڵی تیومەر کە شێرپەنجەکانی شوێنەکانی تر وەکو سیەکان وەکو مێشێک وەکو گورچی لە جگەر و شوێنەکانی ترەگرێتەوە. نەخۆشی شێرپەنجە شتێک نییە لە دەرەوەی لەش بێتە ناو لەشەوە. زۆر شت هەیە لە ناو میلەتی ئەمەیە بەداخەوەکو زۆرشی تر بە غەڵەت ڕێوە بوونمە بەعزەی خەڵک وا باسیەکە کە ئەمە ڤایرۆسێکە یا بەکتریایەکە لە دەرەوەیەتە ناو لەشەوە. نەخێر، نەخۆشی شێرپەنجە هەر خانەکانی لەشی خۆمانن، ئیتر هەر شوێنێک بێ بۆ نمونە چاوە، پێستە، مەعیدەیە، مەمکە یا میزەڵانە یا خوێنەیە هەر شوێنێک تر بێ ئەم خانانە لەژێر کۆنتڕۆلی لەشی خۆمان دەرەچن بە هەوەستی خۆیان دابەژە بن ژمارەیان بە ڕێژەیەکی با بڵێن بەرچاو لە زیادبوونایە بە شێوەی گرێ دەرەکەون و دوایی بڵاو بێتەوە بە شوێنەکانی تری لەشە کەواتە بە کورتی شێرپەنجە خانەیەکی لەشی خۆمانە و لە ژێر سەیتەرەی لەشی خۆمان دەرچوو بە هەوەستی خۆی دابەژێت. ئەگەر بە عام شێرپەنجە باسکەی شێرپەنجە دوونەوەیە شێرپەنجەی شانێ پێڵەن شێرپەنجەی شل مەبەسمان شێرپەنجەی شل وەکو چۆن ئاوێک شلە شێرپەنجەی خوێنەگرێتەوە کە ئەویش چەند جۆرێکی هەیە. لەگەڵ شێرپەنجەی خوێن دوونەوەی هەیە کورتخایەن و درێژخایەنی هەیە AML و با بڵێن کرۆنیک و ئەکیوتی پێڵێن کورتخایەن و درێژخایەنەکانی ژەکرێ بە دوونەوە و کورتخایەنەکانی شەکرێ بە دوونەوە ئابە شێوەیە. شێرپەنجەکانی تر پیان ئەڵێن شێرپەنجەی ڕق مەخسەدمان شێرپەنجەی ڕقچیانی وەکو گرێ دەرەکەون. ئیتر هەموو بەشەکانی لەش احتیمالی توشبوونی شێرپەنجە هەیە وەکو چاو وەکو شێرپەنجەی غوردەی دەرەقی شێرپەنجەی گرێ لیمفایەکان شێرپەنجەی ڕێخۆڵە شێرپەنجەی پرۆستاتی ئێسقان هەنی ئەمە شێرپەنجە ڕقەکان. خۆی شێرپەنجە بەعام ئاعتیما دەکاتە سەر چەند شتێک چەند فاکتەرە. یەک عمری نەخۆشەکە ئایا ئەو نەخۆشە زۆر مناڵە یا زۆر پیرە یعنی کەسێک تەمەنی بۆن منە لۆچێ لە 70 ساڵ بەرەو ژوور بێ یا 80 ساڵ بەرەو ژوور بێ احتیمالە ئەمە فاکتەرێکی باش نەبێ یا زۆر مناڵ بێ بۆن منە لە ساڵ بچووکترە ئەمە لۆچێ فاکتەرێکی زۆر باش نەبێ. ناڵین 100% وایە بەڵام لە هەندێک شەری پەنجەیە وایە. دەرەجەی نەخۆشیەکە ئایا نەخۆشەکەی لە قۆناغی بیدایەتە لە قۆناغی بیدایەتە یەک و دەرەجەی 1 و 2 بڵاو نەبووتەوە حەجمی گرەیەکە بۆ نمونە 1 سانتیمەتر یاخود 50 سانتیمەترە بۆ نمونە ئەمە فەرقی هەیە لەگەڵ جۆری شێرپەنجەکە خۆی بۆ نمونە شێرپەنجەی مەمک فەرقی هەیە لەگەڵ شێرپەنجەی خوێن. بەڵام بەعام ئەتوانین بڵێن هەندێک جۆری شێرپەنجە هەیە نەوعەکەی زۆر باش نییە. بۆ نمونە شێرپەنجەی جگەر هەندێک جۆری شێرپەنجەی خوێن هەندێک جۆری شێرپەنجەی مێشک شێرپەنجەی سی شێرپەنجەی پەنکریاس هەندێک جۆری شێرپەنجەی گەدە ئەمانە ئەتوانین بڵین بەعام نەوعەکانیان زۆر باش نییە. نەخۆشی شێرپەنجە بریتە لە گەشێکی نەئاسایی خانەکانی لەش یان شانەکانی لەشمان لەو ڕادەیە و لە شوێنی تایبەتی خۆی کە ناسرااو بێ ئەگەر لەمە تێپەڕی کرد ئەمە بە شێرپەنجە داهەندرێ. شێرپەنجەکە کەزانین دوو جۆرمان سەرەکیمان هەیە ئەوەی کە بە
خراپ و ناخراپدارەوەی کە ناخراپە ئەمە جۆرەکەیە ئەو جۆرەکە ئەمە پێڵێن باش تێگەی و مەترسێکی زۆری لەسەر نییە و خراپ پیشمان هەیە خراپەکە ئەوەی کە گەشەیەکی سەریع گەشەیەکی زۆری هەیە و کارەکات سەر هەموو ئەندام و لە شانەکانی لەشمان. شێرپەنجە ئێمە دەزانین با بڵێن لەشی ئادەمیزاد لە چەند خانە و شانە و پێک دێتن لە کاتی شێرپەنجە ئەو خانانە دەگەڕن بۆ خانەی شێرپەنجەیی کە لە باتی با بڵێن سوودی هەبی بۆ لەشی ئەو کەسە زیانی هەیە بژمارەیان لە سەرەتا کەمە دوای بەرەبرە زۆر دەبی لەوانە بیستە بەشەکانی تریژ لەش کە ئەو با بڵێن خانە شێرپەنجەیە خراپانە شوێنی خانە نۆرمالەکان دەگرێتەوە و کارەکانی خانە با بڵێن نۆرمالەکان تێکەدا لەبەرەوە کاریگەری لەسەر ئەو کەسە دەبیتن ئادەمیزادە. جۆرەکانی بەخۆی زۆر جۆرمان هەیە شێرپەنجە بەگشتی دوو جۆری سەرەکی با بڵێن کە پێیان دەڵێن شێرپەنجەی وشکەکان و شێرپەنجەی خوێن شێرپەنجەی خوێن چەند جۆری لێجیا دەبێتەوە با بڵێن لیوکیمیا بە جۆرەکانی کە لە ناکاو نەخۆش توش دەبێتین ئەوانش چەند جۆرێکی هەیە هەروە ئەوانەی درێژخایەنن با بڵێن لیوکیمیای درێژخایەن جگە لە شێرپەنجانە کە تووشی گرێ لیمفیەکان دەبیتن هەروەها ئەوانەی تووشی موخی ئێسک دەبیتن ئەوانە هەریەکە چەند بەشێک و چەند ئەوەکی لێجیا دەبێتەوە. جۆرە سەرەکیەکەی تر شێرپەنجە وشکەکانە کە شێرپەنجەی با بڵێن مێشک شێرپەنجەی مێزەڵدان شێرپەنجەی پرۆستاتە مەمکە سیەکانە پێستە ئێسکە ماسوولکەیە هەموو شێرپەنجەکانی تر کە پێیان دەڵێن شێرپەنجە وشکەکان. بەڵێ شێرپەنجە گەر ئەمیش بە دوو شێوە باس بکەین شێرپەنجەی منداڵ دەتوانم بڵێم لە هەموو جیهاندا هۆکارێکی بۆ نەدۆزراتە جگەلەوەی هەندێک نەخۆشی جێنیتیک و زیگماکی نەبێت کە تووشیان دەبێت کە زۆر کەمن بەشی هەرە زۆریان زیاتر لە سەتانەوەتیان هیچ هۆکارێکی نییە بۆ شێرپەنجەی منداڵ کە بۆ تووشی شێرپەنجە دەبێت. لە گەورەدا هۆکاری بۆ ماوەیی و جێنێتیک دەوری زۆری هەیە لەگەڵ کۆمەڵە هۆکاری تر بە بۆ چوونی من ئەو کەسانی کە تووشی شێرپەنجە دەبن دەبێت خۆیان خودی خۆیان ئەو جینیان هەڵگرتی بێ کە ڕۆژێ لە ڕۆژان ئەم خانانەی لەشی ئینسانەکە تێک بچێت و بێ بە خانەیەکی شێرپەنجەی بەڵام بوونی کۆمەڵێک هۆکاروا دەکات شێرپەنجەکەی لە تەمەنێکی زووتر لێ دەرکەوێت. هۆکارەکان یەکێک لەوانە جگەرە کێشانە یاخود مەی خواردنەوە یا ژیانێکی ناتەن دروست شێوازی ژیان کە ئێستا لا ئێمە زۆر بووە لەوەی کە ئینسان قەڵەوە جوڵەی کەمە خواردنەکان کە خواردنی فرێش و گونجاو کەم بۆتەوە زیاتر خواردنی لە خوتونرا و خواردنی ئاخسەری ئەو ئەمانە کە بەکاردەهێنرێت زۆربوونی مەعامیل و سیارە و پیسبوونی ژینگە ئەمە هۆکارێکترە هەندێک جۆری ئەوکردن کە بە شێوەیەکی مزمین و بەردەوام لە مرۆڤەکان لە داهاتوودا تووشی شێرپەنجەیان دەکات ئەمە هەمانە پێویستە هەمویان کۆ ببنەوە بەیەکەوە نەک هۆکارێکیان بەتەنیا لەگەڵ ئەوەی کە ئەو مرۆڤە خۆی لە خودی خۆی و لە جینی ئەو کەسەدا ئامادەباشی هەیە بۆ توشبوون بە شێرپەنجە وا دەکات ئەو کەسانە تووشی شێرپەنجە ببن. ئەوەی جێ دڵخۆشکەرە لە ئێستادا بەپێ ئەخیر ئاماد دەتوانرێت لە 150 شێرپەنجە خۆتی لێ بپارێزی بە دوورکەوتنەوە لەم هۆکارانە لەگەڵ ئەنجامدانی پشکنینی پێشوەخت کە زۆر گرنگە هەموو مرۆڤێک لە دوای تەمەنی 18 ساڵیەوە لانی کەم ساڵی جارێکا 2 ساڵ جارێک پشکنینێکی عام بکات بۆی ئاگاداری خۆی بێت دەتوانرێت بەهۆی هەندێک پشکنینەوە شێرپەنجە پێش دروستبوونی یا لە سەرەتای دروستبوونی داستی پێ بکرێت و بەبێ چارەسەری کیمیاوی و کۆمەڵێک چارەسەری کۆتایی پێ بهێنرێ وەکو ئەنجامدانی مەمۆگرافی لە خانماندا لە دوای تەمەنی 40 ساڵی ئەندامدانی پشکنینی خوێن بۆ پرۆستات هەروەها ئەنجامدانی کۆلۆنۆسکۆپی بۆ ئەو کەسانی کە کێشەی کۆلۆنیان هەیە بە بەردامی یاخود لە خێزانەکەیان کەسێکیانە بووە دووچاری شێرپەنجەی کۆلۆن بۆ پێشتر ئەمان ئەگەر بێت و ساڵانە ئەنجام بدرێت من دڵنیام دەتوانرێت بەشێکی زۆر لە شێرپەنجە خۆی لێ بپارێزرێ و بە هەمان شێوەش لە ئەنجامدانی پشکنین بۆ ملی منداڵدان لە ئافرەتاندا کەتە کارێکی زۆر ئاسانە لەلایەن پسپۆری ژنانەوە ئەنجام دەدرێت ئەمیش دەتوانرێت پێشوەخت بە هەستکرێ بە شێرپەنجە و زوو لە ناو ببرێت.
ئەگەر بڵێ 100% شتێک ینی شتێک هەیە لە تووبا با پێت بڵێم لە بیرکاریە 1 زائیدەن 1 ئەکاتە 2 وەنیە بەس لە تووبا 1 زائید 1 ناکاتە 2 شەرنی هەموو جارێ بکاتە 2 با جوانترەوە بڵێن 100% هۆکارەکانی شێرپەنجە لە عالەما نەزانراون بڵێ ئەمەیە بەڵام بەعام بەپێی ئەو توێژینەوانی ئەو لۆکلنەوانی لە دنیای کراون 2 فاکتەر هەن فاکتەریشانەیە پێڵەن فاکتەری بۆ ماوەی یعنی ویراسی ئەوەیە کە کەسێک لە دایک و باوکی یا کەسی دەرەجەیەکی تووشی حاڵەتێک بوێ ئەمیش احتیمالە بۆ توشبوون بەو نەخۆشیە لە خەڵکانی تر زیاتر ئەم جۆری فاکتەری بۆ ماوەیە لە هەندێک جۆری شێرپەنجەیان مهمە بەس لە هەندێکیانە مهم نییە بۆ نمونە لە شێرپەنجەی چاوە لە هەندێک جۆری شێرپەنجەی مەمکە لە هەندێک جۆری شێرپەنجەی ڕێخۆڵەیە زۆر مهمە بەڵام لە شێرپەنجەکانی ترا زۆر بەقوت نین بۆ نموناگەر کەسێک لە تەمەنێکی زۆر گەنجە تووشی سەرپەنجەی ڕێخۆڵە بوو وا باشرە خوشک و براکانی دایک و باوکیگا کەسە نزیکەکانی نازوور بکەن بۆی نەک ئەوانیش گرێجانە بێ کەواتە فاکتەری بۆ ماوەی لە هەندێک جۆری شێرپەنجەیان مهمە بەڵام لە شێرپەنجەکانی تراوەکوتمان شەر نیە زۆر مهم بێ کەواتە فاکتەری یەکەم فاکتەری بۆ ماوەیە ئەی فاکتەرەکانی ترچیە کەوتمان هۆکاری دووەم هۆکاری ژینگەیە ژینگەی وەکوچی وەکو ئەو هەوای هەڵێمژی وەکو ئاوەی ئەی خۆیتەوە ئەو خواردنی ئەی خۆیت ئەو ژینگەی بە عامتیاژی ئیتر لە هەموو هۆکارەکان دەورەیە بۆ منە هەندێک فاکتەر هەیە لە ژینگە وتیان ئابێتەوەی دروستبوونی شێرپەنجە وەک تیشکی ناوکی بانزین ینی بانزین زۆر کە جار خەڵکێکە بینی لە سیارەکەی بە سۆندێک دەریە هێنێ هەڵێمژێ ئەمە شتێکی باش نییە بەرکەوتنی بە پێست هەندێک جۆری با بڵێن دەرمان هەندێک هەوکردنی ڤایرۆسی بەکارهێنانی حەبی مەنع خواردنەوە کحولیەکان کێشانی جگەرە قەڵەوی درەنگ شوکردن درەنگ مناڵبوون شیرنەدان یعنی ئەمانە فاکتەرن ناتوانین بڵێین ئەگەر کەسێک یەکێک لەمانەی هەبێ ئیتر تەواو تووشی شێرپەنجا بێ نەخێر ئێمە پێویستە لەسەرمان بۆ نوێ جەنابەت باسی خۆپاراستنی شێکرد هەنێک شت دەیەتوانی بیکەی هەنێک شتیش هەیە ناتوانی بیکەی ئەو شتانی کە ئەتوانی بیکەی چیە هەتا بتوانی خۆت لە قەڵەی بپارێزی نەکێشانی جگەرە مەسەلەن خواردنەوە کحولیەکان خواردنی معلبات کەمتر بخۆی خواردنی سروشتی زیاتر بخۆی بە تایبەتی سەوزە میوەکان چکە مادەی دژە ئۆکسانی تیاوی یارمەتی سیستەمی بەرگریەیە بۆ لە ناوبردنی خانە شێرپەنجەیەکان بۆ نمونە بەکارهێنانی نەهێنانی حەبی مەنە چێککردنی خۆت بە بەشێوەیەکی بەردەوام وەرزشکردن پیس نەکردنی سەرچاوەکانی ئاو پیس نەکردنی ژینگە بەداخەوە ئێمە میلەتێکی نەمە حەقیقەتە پێمان خۆش بێ یا پێمان ناخۆش بێ دوژمنی خۆمان و ژینگە کەشمانی بەداخەوە قسەیەڵم چونکە ئەبینیت بڕۆ با بڵین سەرچاوەکان ببینە لە سەیرانگاکانمان ئەو شتە بە چای خۆمان نەبینین بەداخەوە بەڕاستی جوابانەوەی ئەم پرسیارە تۆزێ قورسە یعنی ناتوانم زۆر بە دڵنیایەوە جوابت بمەوە چونکە بەداخەوە لە وڵاتی ئێمە وەک چۆن فەقیرین لە بەعزێشتیرا لە بواری توێژینەوەشەوە لەو بوارە فەقیرین تۆ کە قسەت کرد ئەبێ بە بەڵگەوە قسە بکەی وەنیە لەو نەخۆشانی کێنە لای ئێمە تووشی شێرپەنجە بوون زۆربەی زۆریان با بڵین دەرەجەی یەک شێرپەنجەی مەمکە کە لە هەموو عالەمیشا بەو شێوەیە ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە شێرپەنجە لە وڵاتی ئێمە لە هەندێک زۆریانە با نەبێت بە شتێکی ئیعلامی زۆر گەورە زۆر جارە بینی بەداخەوە بازێشت لە ئیعلامە زۆر لە پەیجەکانی فەیسبووکە بە شێوەیەکی زۆر خراپ بڵاوە بێتەوە لە هەندێک جۆری نەخۆشیە لە تەمەنێکی گەنجترا ڕۆیە بەداخەوە لە وڵاتی ئێمە ینی بۆ نمونە شێرپەنجەی خانەی پلازمایی کە لە مۆخی ئێسکا ڕۆیە لە وڵاتان لە تەمەنی پیران ڕۆیە بەس ئێمە دیقەتمان ناوە لێرە لە تەمەنێکی گەنجتر خەڵک ئەو نەخۆشی هەیە ئەمە پێویستی بە توێژینەوەی زۆر وردە بەڕاستی بەداخۆ تا ئێستا ئەو جۆرە توێژینەوەنە لە وڵاتی ئێمە نەکرا ئەو نەشی کە کراون زۆربەی شتی سەرپێین ینی سەرپێی کە با بڵێن نەچۆتە قوڵایەوە دیتێڵ بە ئینگلیزی نەچۆتە بڵێن ئەو درێژەی کە نەیەوە تێکە بتوانین لە وڵاتی ئێمە بڵێ بە تەواوی هۆکارەکانی شێرپەنجە ئەمانە دوو هۆکاری سەرەکی هەن یەکەمیان هۆکاری جینەکانمانە ئەو جینانەی کە لە دایک و باوکمانمەوە لە کەسوکارمانەوە بۆمان ئەمێنێتەوە ئەمانە مەسەن بۆکۆ بین ئەو کێ هەندێک نەخۆشی مەسەن لە دایک و باوک هەبێن کەسوکارە هەبێ لە نەوەکان وەچەکان و خاوەنەکانە ئەگەری دەرکەوتنی زیاترە ئەمە تەسیری جینەکانە ئەمە دەسەڵاتێکمان نییە بەسەریانە
کۆمەڵی هۆکاریکەن ئەمانە خۆشببختانە ئەتوانین کاریگەریمان هەبێ لە سەریانناوکو دوایین ئامارەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەریخستووە کە لە 50 خۆشی شێرپەنجە ئەتوانین کەمیکەن کە لە ڕێگەی ئەم هۆکارانەوە ئەم هۆکارانە چین ئەم هۆکارانە بریتە یەکەمیان لە خواردنی تەندروست دووهەمیان چالاکی جەستەیی وەرزش سێهەمیان هەل لە چارچێوەی خۆراکی تەندروستە کەمکردنەوەی بەکارهێنانی خوێ کەمکردنەوەی چەوریە تێرەکان لەگەڵ بەکارهێنانی شەکر لەگەڵ ئەو خواردانی کە ریشاڵەکانی تیا یارمەتیمانە باشتر بێت ئەو ژینگەی کە تایە ژین پیسبوونی ژینگە ئەمانە توانین خۆمانی لێ پارێزین هاوکردنی ڤایرۆسی کە مثلەن بە تایبەتی هاوکردنی جۆری ڤایرۆسی هەویجگەری ڤایرۆسی جۆری B و C کە ئەتوانین خۆمان لێ پارێزین خۆشبەختانە جۆری بێکە کە کوتان هەیە ئەتوانین لە بەردەستی شەڕەوڵاتی خۆمان ئەتوانین خۆمان کوتین خۆمان پارێزین سیەکە ئەتوانین بتەنە خۆمان پارێزین کە کوتانێکی نییە جۆرەکانی کە مەسەن هەوکردنەکە توانین خۆمان لێ پارێزین بە تاکیدی باشترە خواردنی معدەبات دوو جۆرمان هەیە ئەو جۆرەی کە مەسەن موادی حافزەی تایە کە پارێزەرەکانی تایە ئەمە باشتر وایە دووکەوینەوە لی و ئەوانی کە تێگەی بۆ هەردوو بابەتەکەش با بڵێن ئەوانی کە مەسەن موادی حافزەی تیان و حافزەی تیان نیە تێگەوانی کە حافزەی تیا بە تاکیدی بە خۆمان دوورخێنی لێ باشترینە بەڵام وەکو ڕێنمایەکی گشتی بۆ هەردووکیان ئێمە کاریکرین دایمی خۆ ئەگەر بەرواری دروستکردەکەی تازەتر بێ باشترە ئەو قوتووی کە تیای هەڵگیراوە ئەگەر نەخوپا بێ تێگەی زۆر باشتر لەو کە قوپابێ باشتر وایە هەڵی نەگرین بەکاری نەهێنین لە بەرواری تێ و بەرواری کە بەسن بۆ بە سەرچوون داهەنرێت تێگەی باشتر وایە لەوە تێپەڕ نەکەین چکە ئێمە باسی کە بە سەرچوونەکەین باسی ئەوە ناکەین بە تەنیا ئەو مادەیە باش نییە بۆ خواردن چکە کۆمەڵێک مادەی تایە کارلێکەکە ئەو کاتە مەسەن زەرێک و زیانمان هەیە بۆمان لەبەرەوە باش وایە بەرواجی بەسەرچوونیش تێپەڕ نەبێت تا بەروای سەرچوون دوورتر بێ باشتر وایە واتە بە دەواری دروستکردنەکەی تازەتر بێ باشتر بۆ بەکارهێنان هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە تا ئێستا چەند هۆکارێک بەیەکەوە کۆ دەبێتەوە وا لێرەکە و کەسە تووشی شێرپەنجە بێ لە سەروی هەمیان ئەو با بڵێن ئەو جین و ئەو خەریتەی کە لەشی ئەو کەسە لێی دروست بە لە کرۆمۆسۆم و لە DNA-ئەوەکانە لەوانەیە لەو شوێنانە با بڵێن خەلەلێک هەبێتن لە دوارۆژ لەگەڵ چەند هۆیت کە کۆبیتەوە وای لێ بکە ئەو کەسە تووشی نەخۆشی شێرپەنجە بیتە خۆ پاراستن ئەوی شەر بە شێوەیەکی گشتی کو هۆیەکانی دیار نییە با بڵێن هۆیەکی تایبەت دیاریکە بڵێ ئەوگە هۆیە چارەسەرکە تووشی نەخۆشی شێرپەنجە نابین لەبەرەوەی چەند هۆیە کۆ دەبێتەوە هەروە پاراستنیشی بە شێوەیەکی گشتی لە ستایلی ناخواردن با بڵێن خواردنی ئەو کەسە کە چەوری و پرۆتیناتوانە کەم کاتەوە خواردنی زیاتر میوە سەوزە ئەو خواردانە بخواتن هەروەها وەرزش ڕۆڵێکی با بڵێن گرنگی هەیە لە خۆپاراستن لە شێرپەنجە لەبەرەوەی کاکە ئەو کەسەی کە وەرزش دەکاتن ئەو مادە یان ئەو ماوادانێک کە دوای با بڵێن ناو خواردنەوەوانە لە رەشی زیاد دەبێت بە تایبەتی مادەکانی کە زیان بەخشن ئەو مادانە لە کاتی وەرزشوانە هەمووی دەسووتێنی و فڕێدەدا لەبەرەوەی توشببوونی بە شێرپەنجە کەمتر دەبێتەوە هەروها جگەرە کێشان ئەوانەیە کە جگەرە دەکێشن شەرنی ئەوانەی هەموو جگەرە بکێشن تووشی شێرپەنجەی سیەکان بن بە زۆربەی شێرپەنجەی سیەکان جگەرە کێشن بەس لەوانە نیە هەموو جگەرە کێشێک تووشی شێرپەنجەی سیەکان بیتن هەروە گوتمان ئەو هەندێک لە شێرپەنجەکان بۆ ماوەیە بۆ نمونە شێرپەنجەی مانگ شێرپەنجەی کۆڵۆن هەندێک لە شێرپەنجەی خوێن هەندێک لەوانە دەتوانانی تۆزێک خۆپاراستنێکی باشی لێ بکەیت بۆ نمونە شێرپەنجەی کۆڵۆن ئەگەر لەو خێزانە لە یەکێک هەبیتن ئەوانەی تر هەندێک پشکنین هەیە پێویستە بیکەن بێت و شێرپەنجەکەی لە سەرەتابی دەتوانانی کۆنتترۆل بکەیت هەروها شێرپەنجەی مەم کشکە لە خێزانێک هەبی لەبەرەوەی زۆربەی نەخۆشەکانمان ئەمە ینی ڕێژەیەکی زۆر لە نەخۆشەکانمان شێرپەنجەی مەمک هەیە لە ئافرەتان لەبەرەوە خۆپاراستنی زۆر گرینگە ئەگەر بێت و لە خێزانێکەبی پێویستە ئەو ئافرەتانێکە لەو ماڵەنا پشکنینی خۆیان بکەن 6 مانگ جارێک ساڵێک جارێک بۆی بتوانن ئەگەر هەر کێشەیەکیشیان هەبی زووتر چارەسەری بکەن.
وەکو ئامارەکان ئێمە لە ساڵی 2007 هەتاکو 2017 کە دەکاتە 10 ساڵ 45,000 نەخۆشمان وەرگرتووە کە چارەسەرمان کردوون. هەندێکیان شێرپەنجەین، هەندێکیان شێرپەنجە نین، نەخۆشی ئاسایی خوێنن. لەو ژمارەیە 18,000 نەخۆشیان شێرپەنجەیان هەبوو و چارەسەریان بۆ کراوە. ئێمە ساڵانە لە نێوان 2300 بۆ 3000 نەخۆشی نوێ لە نەخۆشخانەی هیوا وەردەگرین و چارەسەری پێویستیان بۆ ئەنجام دەدەین. لەوانە نزیکەی لە نێوان 150 بۆ 200 کەسیان منداڵن بەداخەوە کە دووچاری شێرپەنجە بوونەتەوە. بەنسبەت چاکبوونەوە ڕێژەی چاکبوون، بەڵام شتێکمان لەبیر نەچێ ئەم ڕێژەیە لە 20 بۆ 35 یان بەپێی ساڵانە ئەگۆڕێت ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانن لە ئاوارەکان و لە ناوچەکان عەرەبەکانی دەرەوەی هەرێمی کوردستان کە دێن لێرە بەبێ بەرامبەر چارەسەریان بۆ دەکرێت و تا ئێستاش ئێمە بەردەوامین لە چارەسەرکردنی ئەم نەخۆشانە. زیادبوونی ئامارەکان دوو خاڵ هەیە باسی بکەین. خاڵ یەکەم شێرپەنجە لە هەموو جیهاندا بەرەو زیادبوونە. بەپێی ئامارەکان لە 10 ساڵی داهاتوودا ڕێژەی شێرپەنجە بە لە 160 زیاد دەکات لە هەموو جیهان. بۆیە بەڕاستیەوە ئەمرێکی واقعی و دەبێ هەمومان خۆمانی بۆ ئامادە بکەین. بەڵام لە هەمان کاتدا ڕێژەی چاکبوونەوە کەش بەردەوام لە زیادبوونە. جاران لە ساڵی 50-60ەکان شێرپەنجە یەکسان بوو بە مردن بە مەرگ، بەڵام ئێستا و معادلێت تەواو گۆڕاوە. ڕێژەی چاکبوونەوە زۆر بەرزە، لە هەندێک نەخۆشیەکان دەگاتە لە 195، لە هەندێکیانە دەگاتە لە 180، لە لیمفەگرەکان دەگاتە لە 170. لە شێرپەنجەی مەمک زۆر نەتیجەمان باشە، لە کۆڵۆن، لە شێرپەنجەی پرۆستات، ئەمانە هەمووی ڕێژەیەکی زۆر باشیان چاک دەبنەوە. ئەمە شتێکی دڵخۆشکەرە. لە هەرێمی کوردستانیش تا ئێستا ئامارەکان مەترسیدار نین. ئێمە هێشتا ڕێژەی توشبوونمان کەمترە لە وڵاتە ئەوروپیەکان، لە ئەمریکا، تەنانەت لە وڵاتی دەوروبەری وەکو ئوردون و ئێران و لوبنان داتاکانمان زۆر لەوان کەمترە. بەڵام ئێمەش لەبەرەوەی شێوازی ژیانمان گۆڕیوە بەرەو ژیانێکی ئەوروپی دەڕۆین، بەرەو ئەوەی کە قەڵەوی زۆر بووە، بەکارهێنانی ئۆتۆمبیل زۆر بووە، مەعامل زۆر بووە، خواردنەکانمان جاران لە 100 و خواردنانەی کە دەخورا خواردنی فرێش و گونجاو و پاک بوو. ئێستا زۆربەی ماڵەکان خواردنی لە قوتوندراو بەکاردێنن، خواردنی ئامادەکراوی سەریع بەکاردێنن. بێگومان ئەگەر ئێمە ڕێگەیەک یاخود چارەسەرێک بۆ ئەوە دانەنین لە چەند ساڵی داهاتوودا ڕێژەکەمان دەگاتەوە ئەوروپا و ئەمریکا و لاندێ حاڵەتیش بگرایەگەر خۆمانی بۆ ئامادە نەکەین لەوانی زیاتر بین. بێگومان ئێمە 4 ساڵە لە قەیرانێکدایە وڵاتەکەمان، قەیرانەکانێک لە دوای یەکن. شێرپەنجە گران بەهاترین نەخۆشیە لە ناو تۆپ، بۆیە تەسیرێکی ئێم لەسەر ئێمەش هەبووە، بەڵام لە چاو شوێنەکانی کە باشتر بووین هەوڵێکی زۆرمان داوە بۆ پڕکردنەوەی ئەو کورتێنانی لە بودجە هەمان بوو. ئێمە ساڵانە پێویستمان بە 80 ملیۆن دۆلارە. لەو بڕەپارەیە ئەستەمە حکومەت بتوانرێت ئەو بڕەپارەیە دابین کا بە تەنیا ئەوەی جێ ئاماژەیە نەخۆشخانەی هیوا یاخود نەخۆشی شێرپەنجە پرۆژەیەکی یاوبەشە لە نێوان خەڵک و حکوومەت لە هەموو جیهانیش بە هەمان شێوەیە. لە وڵاتی ئەڵمانیا لەگەڵەوەی اقتصادێکی زۆر بە قووەتیانەیە و هیچ قەیرانێکیان نییە، زیاتر لە 90% پێداویستەکانی شێرپەنجە لەلایەن چارەتی و لەلایەن کەنیسەکانەوە دابین دەکرێت. لەبەرەوەی زۆر گرانە، تەنانەت لەو وڵاتانی کە تەمینی شێت تەمین ئەو دەرمانانە ناگرێتە خۆی، بۆیە لە خێرخوازیەوە دابین دەکرێت. ئێمە شاوخۆڵمان داوە جگە لە حکومەت لە حکومەتی بەغا دەرمانمان بۆ بێت لە سندوقی کۆمەکی شێرپەنجە و لە خێرخوازان کە ساڵانە چەند هەڵمەتێکمان هەیە هەندێک لەو کورتێنانە پڕکەینەوە، بەڵام نەمانتوانی 80 ملیۆن دۆلارەکە لە هیچ ساڵێک پڕکەینەوە، بۆیە بەردەوام هەندێک کەم و کوردی و هەندێک نەمانی دەرمان لە نەخۆشخانەکەدا بوونی هەبوو. بۆ هیوایین لە ئێستاوە خەریکی پلانی ساڵی داهاتوین کە هەوڵ بدەین بە هەموو لایەک ئەو خێزانانە کە تووشی شەڕێکی گەورن لەگەڵ شێرپەنجە ئەو بارگرانیش نەچێتە سەرشانیان، نەگەنە ئەوەی کە خانوو بفرۆشن، نەگەنە ئەوەی کە سوال بکەن. هێشتا زروفی کوردستان نەگەشتەوە بۆ قۆناغی کە منداڵێک بەبێ چارەسەر بمرێت بڵێن خەیرانە، هەوڵمان داوە ئەو جوابە نەدەینەوە بە کەس و نەشمانێشتەوە بێت. بەڵام ئەمە تەنیا بە ستافی نەخۆشخانەیەکی وا و تەنها بە حکومەت ناکرێت، پێویستە هەموو چین و توێژەکان هاوکارمان بن لە دابینکردنی و پێداویستیانە بۆ توشبوانی شێرپەنجە.
لە زۆری شێرپەنجەیە بەڵێ چارەسەری هەیە لە هەندێک زۆری شێرپەنجەیە ئەتوانی بڵێ کۆنتترۆڵەکرێ بۆ ماوەیەک لە هەندێک زۆری شێرپەنجە شا بەدا خۆتانی بڵێ چارەسەری نییە ئەمە حقیقەتەکەی یعنی بێ سێودوو ئەمە حقیقەتەکەیەتی ئایا ئەوەی کە لە کوردستانە مەترسیدارەیاننا ئێمە لە شێرپەنجەی خوێنی مناڵانە بەراوردێکمان کرد ژمارەی ئەو داتایەمان وەرگکە لە باڵین لە نەخۆشخانەی هیوا تۆمار کراوە لە پارێزگای سلێمانی بە تایبەتی هێنامان مقارنەمان کرد بە چەند وڵاتیشی دراوسێ ئەو بەپی ئەو داتانەی کە ئەوانیش بڵاو کراتەوە بە چەند وڵاتیشی ئەوروپی و یەک دوو وڵات ئیتر لە بابڵین لە شوێنانی دوور وەکو ئەمریکا و هندستان و ئەو وڵاتانە بینیمان ڕێژەکە لە وڵاتی خۆمان زیاتر نییە ینی تقریبن بەراورد کراوە بەڵام ئەمە مانای ئەوە نیە ئێمە پشتی لێ بکەینەوە بڵێن ئیتر وڵاتی ئێمە لە مەترسی شێرپەنجە بە دوورە هەموو کەسێک لە دنیاە لەسەر ئەم گۆیزەیە معرضە بۆ توشبوون بە شێرپەنجە هەتا شتێک هەیە لە کتێبە طبیەکانە نووسراوەڵێن no one is immune from cancer یعنی هیچ کەسێ بەرگری نییە 100% دژی شێرپەنجە کەواتە منیش جەنابیشت هەر کەسێکی دوور بێ لە هەموو لایەک لە هەموو کەسێک احتیمالی توشبوون بە شێرپەنجە هەیە کەواتە ئەمە مانای ئەوەش ناگەنێتەوە هەموو لەحزێک لە قەلەقیا بژی بڵێ من تووشی شێرپەنجە بم بەڵام ئەو فاکتەرانەی کە باسمان کرد ئەکرێ فاکتەرێکن هەمومان پێڕێبی بەڕێزەکەم ئێمە ڕێژەکەیمان وەرگتووە فعلەنەوە قسەی جەنابەت زۆر تەواوە شتێکی پێڵەن ڕێژە شتێکیش پێ پێڵەن ژمارە بۆ نمونە ئەگەر ئێستا لە 10 کەس 3 کەس تووشی بن ئەی لە 100 کەس 20 کەس تووشی بن سەیەکە زیاترە وانە چکا کاتە لە 130 ئەو کاتە لە 120 ئێمە ڕێژەکەمان وەرگرت ڕێژەی تووشبوون بە شێرپەنجە بینیمان تقریبان ستانداردە لەگەڵەوانەی کە لەگەڵ وڵاتانی ترایە بەڵام بۆشم ڕوون کردیتەوە کە ئەمە مانای ئەوە نییە ئێمە مەترسی شێرپەنجەمان لەسەر نییە هەر کەسێک لە وڵاتی ئێمە توشببوونی مەترسی با بڵێن مەترسی توشببوونی شێرپەنجەی لەسرە بەڵێ هەمومان مەترسی توشببوونی شێرپەنجەمان لەسرە بەڵام وەکو ژمارەکە تقریبان وەکو وڵاتانی ترە نەخێر یعنی لە شێرپەنجەی مەمکی شاومان کرد تقریبان وەکو وڵاتانی تر بەعزێشت هەیە بە فەحسی خوێندەرەکەی بەعزەشتیش هەیە بە فەحسی خوێندەر ناکە ینی خۆی ڕۆشنبیری تەندروستی زۆر میهمە لە ناو کۆمەڵگایە بڵایکەینەوە بە تایبەتی ئەوەی ڕاگەاندن کار من یەک گلەیشم لە خەڵکی خۆمان هەیە ئەوەنەی کە با بڵێن متابعی بعضی حەلەقات و مسلسل و شتی واکەن کە بەڕاستی لەوچێت دژی ڕەوشت و زۆر پرەنسپی وڵاتی ئێمەشە ئەوەنە خۆی بە شتێکی علمیەوە با بڵێن مەشغوڵ ناکات ناخوێنێتەوە تااقەتی بەرنامەی ڕۆشنبیری نییە تااقەتی ڕۆشنبیری تەندروستی نییە ئێمە ئەکرێت بەعزەشت هەیە بیکەین یەک نەخۆشی شێرپەنجە ئەو مەترسیدارە 100% نییە کە مانای یەکسان بێ بە مردن ئەمەیەک دوو کەسێک کە تووشی شێرپەنجە بوو کەس و کارەکەی بیترسێنن یا سەری لێ بشێنن بۆ ناچی بۆ دەرەوەی وڵات ئەمە فاکتەریشی تری خراپە سێ ئەکرێ ئێمە با بڵێن چاودێری تەندروستی خۆمان بکەی بە بەعزێشت بۆ نمونە بەعزە شێرپەنجە هەیە با بڵێن چارەسەرەکەی زۆر ئاسانە ئەتوانی لە قۆناغێکی بیدایە تا تەشخیصیکەی وەکو شێرپەنجەی پرۆستات لە پیاوانە بە فەحسەکەی PSA پێڵەن ئەتوانی ساڵێ جاری بیکەن بۆ لە تەمەنی 40 ساڵی بەرەوژوو شێرپەنجەی مەمک بۆ نمونە ئافرەت ئەتوانی هەر خۆی لە ماڵەوە بە دەستلێدان خۆی فەحسی مەمکی خۆی بکات بزانێ هیچ گرەیەکی تایە گوێی مەمکی نەچوە بەناوە هیچ زەردراوێکی هەیە شێرپەنجەی با بڵێن منداڵان لە ئەوروپا لە سەر و 40 ساڵەوە ئەبێ ئەم ئافرەتە با بڵێن بە شێوەیەکی ئیجباری 6 مانگ جارێتێ بۆ لای دکتۆرەکەی لە هێلکە با بڵێن لە مناڵانی بە شتێک وەکو با بڵێن مەسحەیەکی بچوشی لێوەرگن نێرن بە فەحس ئەمانە ئەو شێرپەنجانن کە لە عالەمە ڕێکخراوی WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی کردوێتە پرۆگرامی خۆپاراستنەوە ئەمانە ئەتوانی خۆتی لێپارێزی بەس هەندێک جۆری شێرپەنجە هەیە بەدەست من و تۆ نییە ئارازەکانی دەرناکەوێت هەتاوەکو با بڵێن ئەگاتە قۆناغی بەنسبەت بەش یەکەمی پرسیارەکەەوە ژماری یان ڕێژەی توشبوانی شێرپەنجە ئەوەی کە هەیە لە ئێمە ئایا لە ڕادەکانە تێپەڕ بووە یانی بەراورد بە ستانداردە نێودەوڵەتیەکان و بەراورد بەو وڵاتە دەوروبەرەکانمان ئێشتا ڕێژەکان لای ئێمە بەپی و ئامارانی کەلامانە لە ستاندەرەکانان تێپەڕی نەکردووە و بەشی دووەمی پرسیارەکە ئایا چارەسەری هەیە خۆشبەختە ئەگەر بەراو بکەین بە 15 ساڵەوە پێش کە ئێمە مەسەن ئیمکانێتمانە و نەخۆشخانەمان نەبوو لێرە پزیشکی پسپۆرمان نەبوو ئێستا بەڵێ چارەسەری هەیە زانست خۆی پێشکەوتووە و ئێمە کۆمەڵێک ئیمکانێتمان هەیە کە لەو پێش نەمان بووە بە نمونە خەستەخانە پزیشکی پسپۆر دەرمان ئەمانە هەمووی ئێستا بەردەستە زۆر بەخۆشحاڵی و بەڵێ
ئێستا چارەسەری هەیە بەڵام ئەمە پەیوەستە بەو قۆناغی کە تەشخیصەکە لە نەخۆشکەتیایە یان دیاریەکە لە نەخۆشەکەتیایە تام بەدنیایە و نەخۆشی شێرپەنجە تا لە قۆناغە سەرەتاییەکانە زووتر دیاری بکرێت چارەسەرەکەی ئاسانترە. لێرە ئەگەڕێمەوە بەڕاستی بۆ دوو وشە. یەکەم پزیشکی خێزانی سیستم پزیشک خێزانی کە تا ڕادێ بە سستی لای ئێمە دەستی پێکردووە لە عێراقا و لە کوردستان بە تایبەتی کەمە ڕۆڵکی زۆر گرنگی هەیە. پزیشکی خێزانی بەواتای کە هەموو کۆمەڵی خێزان پزیشکی تایبەتی خۆیانە بێن پزیشکە بەداداچوونیان بۆ کات لە کۆمەڵی تەمەنا هەیە و لە کۆمەڵی ڕەگەزی تایبەتیە لە ڕەگەزی تایبەتیە هەیە کە مەسەلەن کۆمەڵی پشکنین هەیە لە تەمەنێکی تایبەتیە ئێمە ئەیکەین ئەمان بۆ دۆزینەوەی پێشوەختی نەخۆشیەکە بۆ نمونە شێرپەنجەی مەم یا شێرپەنجەی کۆڵۆن ئەمانە لە ڕەگەزەکانە و لە تەمەنە دیاریکراوەکانە ئیجراعاتی تایبەتیمان هەیە کە بۆیان نەکەین ئەمە ئەتوانین پێشوەخت نەخۆشیەکە بدۆزینەوە ئەمانە بۆ هەندێک نەخۆشیە بن هەموو نەخۆشیەک نابن بۆم هەندێک نەخۆشیە بەڵێ ئەمان ئەگەر بکرێت و دەست پێ بکرێت بە خۆشبەختانە تا ڕادێک لە بۆ شێرپەنجەی مەمک و بۆ پشکنی خۆی مەمک و سنتەری نەخۆشەکانی مەمک ئەمە کراوە. بۆ ئەوانی کەش تا ڕادێک پزیشکان لە کلینیکە تایبەتەکانی خۆیان نەخۆشخانەکانە ڕاست ئێمە پرۆگرامی تایبەتیمان نییەوە بەڵام هەوڵ دراوە لە ڕێی جوودی تایبەتی پزیشکەکانەوە ئەم شتە تۆزە سەکەڕی بەسرا بکرێ و حەدێکی بۆ دامنرێت بۆیە بەڵێ بۆ هەموو نەخۆشی پشکنی تایبەتی توانین پێشوەخت بکرێت. هەندێک وشەش هەیە کە لە ناو کۆمەڵگەی ئێمە باوە مەسەڵەن خۆم پشکنینی خۆمەکەم ئەچمێن بەڵێ زۆر ڕاستە ئەتوانی 6 مانگ جارێک زانستیان 6 مانگ جارێک بۆ ساڵی جارێک ئەتوانی ئێمە پشکنی کۆمەڵ پشکین هەیە بیکەین بکە خۆمان پارێزین یان بەلایانی کەمەوە ئەگەر نەخۆشەکە لە سەرەتایەکە هەیە بتوانین دۆزینەوە بەڵام ئەو هەڵەی کە ئێمە تێوەکەین و هیوادارم هاوڵاتیان ئەمە بە هەند وەربگرن کاتێککە پشکنینێکی خوێنەکەین تکایە بە پزیشکی پسپۆر ببینێتەوە چکە هەندێک ئەنجام هەیە ئێمە لەوانەیە وەکو هاوڵاتێکی ئاسایی نەزانین چییە بەلامانە ئاسایی بەیان کارمەندی ئەو کارمەندی کە پشکنینەکەمان بۆکە پێمان ئەڵێم ئاسایی بەڵام پزیشکی پسپۆرەکە شارەزاترە لەوان لەبرەوە بە دڵنیاییەوە پێڵم بە پزیشکی پسپۆر ببینێتەوە ئەنجامەکان بۆکە بتوانین هەشتێ بێ لە بیدایەت و لە سەرتا بتوانین چارەسەر پێ و تیشمان تا لە سەرتا و چارەسەر هەر نەخۆشیەکان دەرەنجامەکەی زۆر باشتر بێت. لە هەرێمی کوردستان ئەوە وزارەتی تەندروستی بەرپرسیارە لەوەی کە وەڵامی ئەوەی داتە بەس ئێمە وەکو لە نەخۆشخانەی نانەکەلی و هەتا لە ئەو بەشەی شێرپەنجە لە نەخۆشخانەی ڕزگاری تا ئێستا با بڵین لە ساندەری جیهانی لای نەداوە ینی بەپێی ئەوەی کە ئەو ڕێژە هەیتمان لە 100,000 کەس با بڵین 150 کەس تووشی شێرپەنجە بووە بەس لە وڵاتانی جیهان ئەمە ئەگەر تەمەشاکەن کە لە 2016 لە 2017 ئەوانە هەندێک لە وڵاتە ئەوڕۆپیەکان بۆ نمونە وڵاتی دانیمارک لە سەروی هەمووانە کە نزیکەی لە زیاتر لە 300 کەس تووشی شێرپەنجە دەبی لە 100,000 کەس لەبەرەوە ئەمە تا ئێستا بەو داتایە کە هەیتمان لە ینی لە ساندەری جیهانی لامان نەداوە بەس لەبەر ئەوەی کە سێنتەرەکان هەیە و سێنتەرەکانیش ئیشی زۆر دەکەن ئەو نەخۆشیانە کە شێرپەنجەی هەموو لە سێنتەرانە کۆ دەبنەوە لەبەرەوە خۆی جگە لەوەش ئەماش نەخۆشی دەرەوەمان زۆرە ئەوانەی ئاوارەکان ئەوانەی پارێزگاکانی تری عێراق دێن لەبەرەوەی ئێرە بەلای کەمیەوە ئاسایش و ئەمن و ئاسایش سەقامگیرە فە خەڵک ڕوو لە نەخۆشخانەکان دەکەون دەرمانیش تا ڕادەیەک ئەو دەرمانیان کە بەکاردێنین هەیە لە نەخۆشخانەکان لەبەرەوە ژمارەی زۆر ڕوومان لێ دەکات خەستخانەکان دایمەن قەڵەباڵغی پێوە دیارەفەوە وابشتان دەکە ڕێژەی نەخۆشی شێرپەنجە زۆر بی بەس لە حقیقەت لە ڕاستی وانە ڕێژەکەی تا ئێستا لە ستاندەری جیهانی لای نەداوە نەخێر ینی ئەگەر ئەمە بەراوردکەین لەگەر وڵاتەکانی تر وڵاتی دراسێ و وڵاتەکانی تر با بڵێن ئەوروپیەکان و ئەمریکیەوەکان هەر وەکو باسم کرد تا ئێستا لە ستاندەری جیهانی لای نەداوە ئێمە با بڵێن ئامارمان هەیە ئەو ئاماران ساڵانە ئی هەموو نەخۆشخانەکانی هەر سێ پارێزگای کۆ دەکرێتەوە دوایە با بڵێن لە 100,000 خەڵک بزانین لە 100,000 چەند کەس توش بووە لەبەرەوە بەجێرەوێ تا ئێستا ینی جێی ترسناک نییە مرێجێی مەترسیدار نییە کە ڕێژەکە زۆر زۆرە و خەڵک ئەوە بیتن تا ئێستا ڕێژەکەی لەژێر ستاندەری جیهانیە خۆی نەخۆشی شێرپەنجەکە دێتە لامان بەجێرەی ئەو قۆناغی کە هەیە لەبەرەوەی بەگشتی با بڵێن
چوار قۆناغی هەیە قۆناغی یەکەمە دووەمە سێمە چوارەمە کە بڵاو بیتەوە لە لەشی خۆی با بڵێن لە ساڵەکانی پێشتر لە 2005 و 6 کە نەخۆش دەهات لەبەرەوەی نەخۆشەکەی زوو دیاری نەدەکرا کە دەهاتن قۆناغی سێم و چارەم بوو ئەوانە چارەسەرەکەیان قورس بوو بەس ئێستا خۆشبەختانە لەبەرەوەی هۆشیاری خەڵک زیاد بووە ئەو نەخۆشانێک کە دێن زۆربیان لە قۆناغی یەکەم و دەمون ئەوەش وا لێ دەکات چارەسەریان ئاسانبی هەر بۆ نمونە ئەمە لەوانێ بەیانی فستیڤاڵێکی بچووک دەکەین بۆ ئەو نەخۆشانەی کە چاک بووینەوە لە نەخۆشخانەکەمان بۆی بەخۆیان ڕاو قسەی خۆیان دەربڕن چۆن نەخۆشەکەیان دەستی پێکردی و چۆن چارەسەریان ئەوگرتێ و چاکیش بووینەوە.